شەڕی سیاسی ناوخۆیی ڕێگری لە ئاوەدانکردنەوەی شنگال دەکات. ئەمە مانشێتی راپۆرتێکی نوێی ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچە کە لەسەر دۆخی شنگال و ئاوارەکانی ئەو شارە لە کەمپەکان خستوویەتی ڕوو ئاماژەبەوە دەدات پرۆسەی ئاوەدانکردنەوەی شنگال بۆی ناکۆچی سیاسی لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی شارەکە وەستاوە. هیومان ڕایتس وۆچ ئاماژەی بەوە کردووە لە نیسانی 2023 لەلایەن سەرۆکوەزیرانی عێراقەوە بڕی 50 ملیار دینار بۆ ئاوەدانکردنەوەی شنگال تەرخان کرا، بەڵام بەهۆی ناکۆچی سیاسی لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی یاریمی کوردستان و جێبەجێنەکردنی ڕێکەوتنامەی شنگال تا ئێستا هیچ بڕەپارەیەک خەرج نەکراوە کە بەهۆیەوە زیاتر لە 200,000 کەسی ناوچەکە لە ساڵی 2014 لە ژیانی ئاوارەییدا دەژین و 185 ئێزیدین. بە گوێرەی راپۆرتەکە دیاریکردنی بودجە دەبێتە هۆی پێشکەشکردنی خزمەتگوزاری و بنیادنانەوەی ژێرخان و باشترکردنی بارودۆخی دانیشتوانی شنگال لە ڕووی چاودێری تەندروستی، کارەبا، ئاو و نیشتەجێبوون، بەڵام شەڕی سیاسی ڕێگرە لە بەکارهێنانی ئەو پارەیە کە شنگالیەکان چاوەڕوانی خەرجکردنی دەکەن. بە گوێرەی ئامارەکانی ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی سەربەنەتەوەی یەکگرتوەکانیش 180 ژێرخانی گشتی و 170 یەکەی نیشتەجێبوون لە شنگال لە ماوەی ساڵانی 2014 بۆ 2017 بەهۆی شەڕی داعشەوە خاپوور بوون. لە راپۆرتەکەی هیومان ڕایتس وۆچدا ئاماژە بەوەش کراوە بەهۆی بوونی گروپی چەکدار و میلیشیاکانی سەر بە پەکەکە کێشەکانی شنگال ئاڵۆزتر بوون. حەسەن ساڵح موراد بەڕێوەبەری پەروەردەی شنگالیش ڕای دەگەینەی لە کۆی 206 قوتابخانە تەنیا 96 قوتابخانە خوێندنیان تێدا دەکرێت، هاوکات 3 قوتابخانە لەلایەن گروپە چەکدارەکانەوە کراوەتە بنکەی سەربازی. دەشڵێت لە شنگال 12 گروپی جیاوازی چەکدار هەیە کە جگە لە بەکارهێنانی قوتابخانەکان بۆ کاری سەربازی، هاوکات منداڵانیش بۆ کاری چەکداری بەکاردەهێنن. لە راپۆرتەکەدا باز لە گرفتەکانی کارەبا و ئاو کراوە و ئەوانەی گەڕاونەتەوە شارەکە بەدەستکەمی کارەبا و ئاو دەناڵێنن. پێدانی کارەبای ڕۆژانە لە نێوان 2 بۆ 10 کاتژمێردایە. بە جۆرێک 90 دانیشتوانی شنگال پشت بە تانکەری ئاو دەبەستن بۆ بەردەوامیدان بە ژیانیان. محەممەد مەجید بەڕێوەبەری فەرمانگەی کارەبای شنگالی ژاشکرای دەکات وێزگەی 132 کەیڤی تاکە وێزگەی بەرەمێنانی کارەبای شنگالە و لە پرۆسە سەربازیەکاندا لە کار کەوتووە، بۆیە دەتوانین ڕۆژانە لە وەرزی گەرما و هاویندا تەنیا 12 کاتژمێر کارەبا دابین بکەین.